لەسەر گرنگی کۆڕبەندەکە و هەموو ئەو کێشە و گرفتانی کە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەیە دواتریش هاوکێشەکە قوڵتر بکەینەوە تا دەگاتە هەرێمی کوردستان و ڕۆڵی هەرێمی کوردستانیش و پێگەی هەرێمی کوردستان لەم کۆڕبەندە جیهانیەدا هەموو ئەمانە پێویستەکە لەگەڵ کەسێکی پسپۆڕ و شارەزا شرۆڤە بکەین کە هیچ بەڕێز ئاوارە بەختیارە پسپۆڕی یابووریە لە ستۆدیۆ میوانی منەوە بەخێر هاتنیەکەم کاگاوارەم کاتت باش بەخێر بێ. کاگاورە ئەزانین کە ئێستا ناسەقامگیری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەیە ئەم شەڕە بەردەوامە لەم کاتەدا کۆڕبەندی جیهانی داڤۆس کە دەکرێت ئەبێتە دەرفەتێک بۆ لێک نزیک بوونەوەی ئەو لایەنە ناکۆکانە. کاتێ جەنابتان و بینەر و بیسەری کوردستان 24ش باش طبعا بێگومان ڕستەی ئابووری و سیاست دوو ڕووی یەکدراون شتێکی زۆر نەکۆڵی نەویستە. بەرژەوەندە سیاسیەکان لەسەر بنەمای بەرژەوەندە ئابووریەکان بنیاد دەندرێن ئەمە معادلەیەکی جیهانیە دەکرێت کە وەکو بڵێن بناغەیەکیش بۆ کۆڕبەندی ئابووری داڤوس کە ساڵانە ئەنجام دەدرێت لە قەڵەم بدرێت. بێگومان ئەو بەرژەوەندیانەی کە لە ڕوانگەی ئابووریەوە لەوێت تاوتوێ دەکرێت و مامەڵە دەکرێت چونکە زیاتر لە سەرۆکی 60 وڵات بەشدارە خاوەن کۆمپانیا گەورەکانی جیهان کە بەشدارن لە پرۆسەی تاوتوێکردنی ئەو پرسە هەنووکەیانەیە کە پەیوەندیان بە ژیانی مرۆڤایەتی وهەیە لەسەر گۆی زەوی تاوتوێ دەکرێت. بێگومان دەرهاویشتە و دەرەنجامێکی ایجابی دەبێت هەروەکو چۆن شعاری ئەم ساڵەی کۆڕبەندەکەش بریتیە لە بنیاتنانەوەی متمانەیە لە نێوان ئەم چین و توێژ وڵاتانەدا. دیارە لایەنە ڕامیاریەکە لە چەند ساڵی ڕابردوو لە دوای دەستپێکی شەڕی ئۆکرانیا و رووسیاوە ئاڵۆزێکی زۆری بەخۆوە بینیوە ناوچەکە لە دەرفەتێکی هەنووکەیەکی باشدا ئەم کۆڕبەندە دەکرێت ببێتە بناغەیەکی باش بۆ لێکتر نزیک بوونەوەی لایەنەکان. باشە ئێستا لە گیان ینی هەست بەوە کرێت کە ئەو گەرمی و شەڕی هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە دەریای سوورە پێچێت کە داڤۆس چارەسەری ئەم کێشەیە بکە یا تۆزە کپیکاتەوە. هەر یەکێک لە مشکلە هەرە بەسیتەکانی کە ئەم ئاڵۆزیانە دوێنێ و پێرێ لە لێدانی و حوسیەکان هاتە ئاراوە ئەمە ڕێڕەوێکی زۆر استراتیژی و گرنگی تێپەڕینی نەفتە بەوێدا. هەر ڕاستەوخۆ یەکسەر کاریگەریەکی زۆر سلبی هەبوو لەسەر بازاڕەکان نرخی نەفت جۆرێک لە بەرزبوونەوەی بەخۆوە بینی نرخی زێر بەرزبوونەوەی بەخۆوە بینی ئەمانە هەمووی نیشانەنە کە بەڵێ بەلای کێشە و مەشاکیلەکان قوڵتر ببنەوە کاریگەری ئابووری لەسەر هەموو ڕەهەندەکان دەبێت. ئێمە بینیمان بەس تەنها شەڕی ئۆکرانیا و رووسیا کاریگەریکی زۆر سلبی هەبوو لەسەر بەرزبوونەوەی نرخی گەنم چونکە ئۆکرانیا وڵاتێکی بەرهەمێنەری زۆر گەورەی گەنمە. بێگومان ئەم ئاریشە بڵێن سیاسیانە کاریگەری زۆر سلبی لەسەر ئابووری جیهان دەبێت بە شێوازێکی گشتی. تەمە نادەکرێت کە لەم کۆڕبەندە بکرێت ڕێگە چارە بدۆزرێتەوە هەرچەند شەڕ لەوانەیە پێویستی بە ڕێککەوتنی تر هەبێ خەڵکانی تر کە ڕێک بکەون لەسەر مێزی گفتوگۆ بە نسبەت چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ جەنگەکان بەس دەکرێت لەگەڵ دەرهاوێشتەکانی شەڕ ئەم کەسانی کە بەشدارن لەو پرۆسەیەدا بتوانن ڕێگە چارێک بدۆزنەوە کە کاریگەریەکانی لەسەر ژیانی مرۆڤەکان بە شێوازێکی ئاسایی لەسەر گۆی زەوی کەم بکەنەوە. باشە هەبوونی هەرێمی کوردستان سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان لەوێ واتە پێگەی هەرێمی کوردستان لە داڤۆسدا چ گرنگێکی هەیە وەک چ کاریگەریەکێ بێ لەسەر داهاتووی ئەم هەرێمە؟ بەڵێ بێگومان ئەوە بۆ سێمی ساڵ دەبێت کە هەرێمی کوردستان بە شێوازێکی ئەکتیڤ و کارە بەشداری لەم بڵێن کۆڕبەندە ئابووریە جیهانیە گەورە دەکرێت. هەرێمی کوردستان بێجگە لەوەی کە لە ڕوانگەی جیۆپۆلۆتیکیەوە پێگەیەکی زۆر گرنگی لە ناوچەکەدا هەیە دەکرێت هەرێمی کوردستانیش بەشێک بێت لەو معادلە سیاسی و ئابووریانەی کە لە منتیقەکەدا دەگوزارێن. ئێمە وەکو وڵاتێکی بەرهەمهێنەری نەفت کە پێشتر توانیمانە بڵێن زۆر بەباشی ئیدارەی ئەو بابەتە بکرێت ئێستاش لە زۆر ڕەهەندا هەرێمی کوردستان پێگەیەکی تایبەتی خۆی هەیە کە دەکرێت بەهێزی ئەم پێگەیە بەهێزتر بکرێت وەوا بکرێت کە بتواندرێت هەرێمی کوردستان لە ڕوانگەی بەرهەمهێنانەوە بێت لە ڕوانگەی کشتتوکاڵیەوە بێت لە ڕوانگەی لۆجیستیکی و گواستنەوە بێت چونکە وەکو باسمان کرد هەرێمی کوردستان سنوورێکی زۆر واڵای هەیە لەگەڵ وڵاتان بۆتە کلیلێک بۆ ئابووری زۆربەی وڵاتانی دەور و بەرمان دەکرێت بەڵێ هەرێمی کوردستان لە ڕێگای ئەم ڕێکەوتنانەی کە دەکرێت لە ڕێگای کۆمپانیاکانەوە بەتایبەتی من دڵخۆش بووم بە یەک دوو گۆڕانکاری کە ئەم ساڵ ڕوویداوە. یەکەمیان دروستکردنی ماڵی کوردی لە داڤۆس من دوێنێ دۆکیمنتاریەکم لەسەر بینی کە ئاشناکردنی کەلتوری کوردی بە ئەو کەسانی کە لەوێ بەشداری دەکەن ئەمە شتێکی زۆر جوانە کە ئێمە زیاتر
قەزیەکەمان بە خەڵک زیاتر بگا خەڵک باشتر لە کەلتوری ئێمە تێبگات خصوصەتەن حکوومەت نیازی هەیە کە بڵین هەرێم بەرەو ئاراستەیەکی تری گەشتیاری ببات ئەوە دەبێتە بابەتێکی زۆر سەرنجڕاکێش بۆ خەڵکە کە بتوانن بێن سەردانی هەرێمی کوردستان بکەن بابەتی ئارتفیشل ئینتەلیجنس کە ژیری دەستکرد جەنابیشتان پێشتر باستان کرد دەکرێت هەرێم بێبەش نەبێ ئێمە لە سەرەتای قۆناغی بە دیجیتالکردنی کار و دام و دەستگاکانی حکوومەت داین کە ئەم کابینە نوێ دەستی پێکردووە کە جێگای دەستخۆشیە دەکرێت هەرێم بتوانێت لە ڕێگای کۆمەڵک گرێبەستی تازەوە هەندێک سەکتەری زۆر باش لە کوردستان بەرەو پێش ببات من زۆر دڵخۆشم بە ئەوەی کە سەکتەری بانقی وردە خەریکە لە هەرێمی کوردستان بەرەو بوژانەوە دەچێت دەکرێت هەرێم لە ڕێگای گرێبەست لەگەڵ ئەو کەسانێک کە مختصن لە بواری نیظامی بانقی و سیستەمی بانقیە ئەو شۆڕشە بەرەو کوردستانیش بێنن و بتوانین ئێمە نەک هەر بۆ هەرێمی کوردستان بگرە ببین بە پێگەیەکی زۆر باشی ئاڵوگۆڕی مامەڵەداراییەکان حتا بۆ عراق و بۆ وڵاتانی جیرانیشمان جا ئەوانە نقاتی زۆر بەهێزن کە دەکرێت هەڵوێستەی لەسەر بکرێت و جێگای دڵخۆشیەکە دەرەنجامی باشی هەبێت لە کۆتاییدا. بەڕێز ئاوارە بەختیار پسپۆر یابووری لەگەڵمان بووی سپاس بۆ ڕوونکردنەوەە سپاس بۆ زانیاریەکەی.